إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا، من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. اللهم اغفر لنا ذنوبنا ووفقنا لكل ما تريده وتحبه وترضاه. اللهم أعنا وتوفنا وأنت راض عنا، وصلى اللهم على محمد وعلى آله وصحبه أجمعين. لدرجة أو زنجيرة محاضراني سبارد با چیرۆک و پندێک یان چەند پندێک لەو چیرۆکانی کە باسە کرێ، پێم خۆشە بچینە خزمەتی چیرۆکێک کە ئیمامی بوخاری لە صحیحەکەی هێناوێتی، ئەویش کاتی سەرمەرگی ئیمامی عومەری کوڕی خەتاب. دەری ئیمامی عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لێ بێ کە ئەمیری ئیماندارانە بێ. چیرۆکەکەی درێژە، ئێمە ئەوەی کە بەرنامەکە مەجال بدا قسەی لەسەر ئەکەین. ئیمامی عومەر بە عەبدوڵڵای کوڕی ئەفەرمێت بڕۆ لە دوایەوەکەی تر وەکو ئەسبابی دنیا ئەگا بە یەقین کە ئەم وەفاتەکە، ئەم نەخۆشیی ئەم شەهیدە بێتیایە، و ئەو لێدانی کە ئەبوو لؤلؤ فەیروز کە خەڵکێکی عەجەمی بوو و غولامێک بوو، یعنی لای مغیرە ئیشی ئەکرد، ئەو فارسەی کە هاتبوون. ئیمامی عومەر کە لێ ئەدرێ لەسەر نوێژ واکەوێتە ماڵ، بە عەبدوڵڵای کوڕی ئەفەرمێ بڕۆ بۆ لای عایشە پێی بڵێ سلامی منی پێ بگەێنە و مەڵێ ئەمیری ئیمانداران، فەلەست اليوم للمؤمنین ئەمیرە، مەڵێ ئەمیری ئیمانداران، سلامی منی پێ بگەێنە، بەڵام مەڵێ ئەمیری ئیمان، چونکە من ئەمڕۆ ئەمیری ئیمانداران نیم. ئەمە ئەم فەقەرە داوای لێ بکە پێ بڵێ پێم خۆشە ئەگەر ئەزن بدەی منیش قەبرەکەم لەگەڵ ئەو دوو لەگەڵ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و ئەبوو بەکری سدیق بێ. دیارە عائیشە بێتە گریانەوە، تۆ حەدەثێکی گەورەیە کە ئیمامی عومەر لەو حاڵەتە بێ و لەسەر مەرگا بێ و کە چه خزمەتێکی گەورەی ئیسلامی کرد و چه یعنی پایەکی گەورەی ئەم ئیسلامە بوو، و ئەو فتوحاتە ئیسلامیانە، ئەو عەدل و ئەو گەورەی و ئەو عەزەمەت و ئەو دامەزراوی و ثەبات و ئەو خزمەتە گەورەی ئیمامی عومەر. ئیمامی عومەر یەکێکی ئاسان نەبوو، خەسارەکەی خەسارەیەکی زۆر گەورە. بە عایشە گریاوتی وەڵا ئەو شوێنم بۆ خۆم داناوە، بەڵام ئیمامی عومەر فەزڵی ئیمامی عومەر دەم بەسەر خۆمە و ئەو شوێنەیە ئەدەمێ و ئیزنی دا. ئەلێرە کە هاتەوە ئیبن عومەر هاتەوە، ئیمامی عومەر زۆر تامەزرۆ بوو بزان ئیزنی دراوە یان ئیزنی نەدراوە. کە هاتەوەتی چییە خەبەرت چییە؟ وتی بەگوێرێت بەدڵی تۆیە ئیزنی داوی عایشە. وتی الحەمدولله مە یعنی گرێترین شر بوو لامە، یعنی بۆ ئەو بابەتە. لێرە نەختی ئەوەستین ئەو دەرز و پند و عیبرەتانی کە وەرەگیرێ لەمە. خاڵی یەکەم ئیمامی عومەر فەرمووی بڕۆ بۆ لای عایشە و داوای ئیزنی لێ بکە لەگەڵ پێغەمبەری خوا ساسەم و ئەبوو بەکر نەژرم لەوێ، و پێشی مەڵێ ئەمیری ئیمانداران، فەلەست اليوم للمؤمنین ئەمیرە. ئەمە زانایانە فەرموون هەرچی عینوان هەیە کە ئینسان هەیەتی، هەرچی ناونیشان و عینوان هەیە، هەرچی ئەلقاب هەیە، پێشەوەی بگەی بەخوای پەروەردگار لە کۆڵی خۆتی کەرەوە بە مەنایەکی تر. زانایانە فەرموون
تۆ ئەگەر محەدیثی، ئەگەر زانایەکی گەورەی ئیسلامی، ئەگەر مفەسری، ئەگەر حافظ قورئانی، ئەگەر هەرچیت، ئەگەر مەکانەتێکی کۆمەڵایەتی گەورەت هەیە، ئەندام پەرلەمانی، ڕئیس وزەرای، ڕئیسی وڵاتی، مەلیکی، سوڵتانی، هەر ناوێکت هەیە، هەرچیت هەیە، ئەم ناو نیشانانە لە ڕۆژی قیامەتە بۆ تۆ هیچ ئیسپادەی نییە. خودی خۆت هەرچی لە قەب و ناوە لە خۆت کەرەوە، بزان تۆ بایی چەنی، چیت پێیە، ناخی تۆ چی هەڵگرتووە. ئەمە لەسەر ئەمەیان تۆ قەدر و قیمەتی ئینسان بەوەیە کە هەڵی گرتووە. ئەگەر ئێمە دەبەیەکی ئاو بێنین، دەبەیەکی ئاو بێنین کە بە 250 یان دوانی 250 پڕی بکەیت لە شەربەتێکی فرێش دەوچێ بێتە 500 یان زیاتر، پڕی بکە لە هەنگوێنێکی ئەسڵی لەوەچێ بە 50,000 بێ. هەر ئەو دەبەیە پڕی بکە لە ئاڵتون زۆر گرانترە، پڕی بکە لە ئەڵماس زۆر گرانترە. شتێکی بۆ گەند و لە قەدری ئەوە تاخرێ کەس بە هیچ نایەوێ، هەر هەمان دەبێ، هەمان قاڵبە. بەڵام قەدر و قیمەتی ئەمە لەوە بوو کە تایە بوو کە هەڵی گرت لە سعرێکی 250 تاوەکو پارەیەکی زۆر بە نرخ. قەدر و قیمەتی ئینسانەکان بە لەقەبەکانیانەوە نییە. ئینسان دڵی خۆی خۆش نەکا بۆ چ لەقەبێکی هەیە. هەموو لەقەبەکان لە خەڵک دوور خەنەوە، هەموو لەقەبەکان لە خۆت دوور خەرەوە، هەموو لەقەبەکان با لە خۆمان دوور خێنەوە. بزان ئێمە بایی چین لەگەڵ شەریعەتی خوای پەروەردگارە و هەڵسوکەوت و کردار و ڕفتارمان تا چ ڕادەیەک بەگوێرە ڕزای خوای پەروەردگارە، تا چ ڕادەیەکی ئێمە هەڵگری ڕاستەقینەی ئەو فەرمانەکانی خوای پەروەردگار و سنەتی پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم. ناو نیشانەکان نابێ ئینسان بخەڵەتێنێ، ناو نیشان نابێ ئینسان بخەڵەتێنێ. جەهلی خەڵکی بە تۆ کە تۆ خۆت ئەناسی، خوای پەروەردگاریش لە خۆت باشتر ئەتناسێ. خۆت باش ئەناسی لە قیاسن بە خەڵکی دەوروبەرت کە خەڵکی نەزەریان چۆنە بەرامبەر بە تۆ، و تۆ بە پیاوێکی باش ئەزانن، و تۆ بە عالم ئەزانن، و تۆ بە خزمەتکارێکی گەورەی ئیسلام ئەزانن، تۆ بە هەرچی ئەزانن. با جەهلی خەڵکی بە تۆ، لێ نەزانینی خەڵکی لە حاڵی تۆ نەتخەڵەتێنە. خۆت باشە ناسی. دیارە ئەو قسەیەی عومەری کوڕی عەبدولعەزیز کە لە تاریخی ئیسلامی هاتووە کە جارێکیان کە عومەری کوڕی عەبدولعەزیز کە مەدح ئەکرێ کاتێکە بێ بە خەلیفە، گەنجێک کە ئەبینێت نوێنەری ئەو گەنجە نوێنەری عەشرەتی خۆیان ئەبێ، تا ئەبینێ خەڵک مەدحێکا ئیمامی عومەری کوڕی عەبدولعەزیز مقدارێک بە مەدحەکە گەشایەوە، ئەم ترسا فەرمووی یا ئەمیرە المومنین لا یەخدعنەکە جەهل الناس بکە معرفەتک بنفسک. با لێ نەزانینی خەڵکی بە حاڵی تۆ نەتخەڵەتێنێ. تۆ خۆت باشە ناسی. زۆر کەس هەیە بە مەدح و سەنای خەڵکی هەڵخەڵەتاوە، بە فەرمووی خەڵکی و بە ناو و لەقەب و نیشانەی هەڵخەڵەتاوە. خۆی باشە زانێ ئەم هەڵخەڵەتاندنەی خەڵکی بۆ ئەم جەهلی خەڵکی بەرامبەر ئەم و ڕێز لێگرتنی خەڵکی و لەقەب و ناو و نیشانەکانی وای لێ کردووە، خۆی لێ تێک چووە، صریح و واضح نەبووە لەگەڵ ناخی خۆیە، و جەهلی خەڵکی بەرامبەری قاجی خلسکان و بەرەو جەهەنەم ڕۆشتەوە. عومەری کوڕی عەبدولعەزیز ئەمە ئەبیسێ فەرمێت با جەهلی خەڵکی نەتخەڵەتێنێ، خۆت باشە ناسی، ئەبێتە گریانەوە. چونکە پێڵێ زۆر کەس هەیە جەهلی خەڵکی بەرامبەری هەڵی خەڵەتاندووە، قاچی خلسکاوە بەرەو جەهەنەم ڕۆشتووە. ئامان ئەی ئەمیری ئیمانداران وریاوە. من بە عومەری کوڕی عەبدولعەزیز فەرمێ. جا لێرە ئیمامی عومەر تەماشاکە. ئیمامی عومەر بە کوڕەکەی ئەڵێ، بە ئیبن عومەری کوڕی ئەڵێ بڕۆ بەلای عایشە پێی بڵێ، بەڵام ئیزنی لێ وەرگرێکە لەگەڵ ئەبوبەکر ئیمامی عومەرە، ینی لە پاڵی ئەبوبەکر ئیمامی عومەرە خەبرەکەی بێ. بەڵام فەرمێت بەڵام پێی مەڵێ ئەمیر المومنین فەلەست اليوم للمؤمنین ئەمیرە. بۆیە زانایان فەرموو هەرچی نیشان و عنوان و ناوەمانەی ئینسان لە کۆڵی خۆی کاتەوە، سێری کردار و ڕفتار و هەڵس و کەوتی خۆت بکە. سێری کە بزان تۆ صفاتەکانی ئەو صفاتانی ئیماندار، ئەو صفاتانی ئینسانی متقی، ئەو صفاتانی کە ئینسانێکە کە خوای پەروەردگار لێ ڕازیە بێ، ئەوانە تایانە. تۆ لەگەڵ قورئانە مقداری ئیلتیزامی تۆ قیاسەکرێ بەوەی کە ئیلتیزامی تۆ بە قورئان و سونەتەوە چەنە، بەو شێوەیە کە خوای پەروەردگار ئەیەوێ و بەو ڕێگایی کە پیامبەر لەسەری چووە. حتى نابێ ئێمە ئەگەر کەوتە ناو کۆمەڵگا و مجتەمەعێک، جار وایە ئینسانێک کەوتە ناو کۆمەڵگا و مجتەمەعێک عالمی تیان نییە یان بانخوازی تیان نییە،
تۆ لەبەر کەمی علمەکەی خەڵک تۆ دەرئەکەوی تۆ ئەناسری نابێت وەجار وایە کات ئەکەویتە ناو مجتەمەعێک لەوەچێ ئەهلی ئیلتیزامی هەر کەمتیا بێ تۆ بە ئیلتیزامێکی کەمەوە بی بە مولتەزیمینی ئەو خەڵکە ئەمە نابێت بتخەڵەتێنی بێژە وەڵا الحەمدولیلا من لە فڵان و فڵان و فڵان چاکترم نەخێر چونکە خوای پەروەردگار لە ڕۆژ قیامەتە قیاسی چاکی و خراپەی تۆ کۆمەڵگاکەشت نییە بێژ وەڵا من الحەمدا زینا ناکەم الحەمدا عەرەق ناخۆم الحەمدا ئەوە ناکەم و ناکەم الحەمدا ئەمانە ناکەی بەڵام تۆ قیاسی خۆت بکە لەگەڵ ئەو منهەجەیە کە خوای پەروەردگار دایناوە ئەبێ موسڵمان وابێ پاشان لە ڕووی چاکەوە تەقوا و لە خواترسانەوە سێری لە خۆت بەرسر بکە سێری لە خۆت کەمتر مەکە لە ڕووی دنیا و پارە و ماڵ و سەحەت و ئەوانەوە سێر لە خۆت کەمتر بکە بەوانەی کە خەڵکی تر هەیە لە تۆ نەخۆشترە خەڵکی تر هەیە لە تۆ فەقیرترە خەڵکی تر هەیە لە تۆ محتاجترە لە ئوموری دنیایە تەماشاکە بۆ ئەوەی کە بزانین چەند نعمەتت بەسەرە بەڵام لە ئوموری دین و ئیلتیزامە دایم ئینسان تەماشا بکە لەوانەی کە لە خۆی چاکترن بۆ ئەوەی کە تانی ئیمامی عومەر لەو کاتە کە ئەیتر خەڵک دێ کاتی کە ڕۆژانی کۆتایی عمرێتی خەڵک دێت و گەنجێک دێ بۆ لای پێ ئەڵێ بە ئیمامی عومەرە فەرمێ مژدەبێ ئەی ئەمیری ئیمانداران تۆ صحبەت لەگەڵ پێغەمبەری خوا کردووە صلی الله علیه وسلم و ڕابردوویەکی پرشندارت هەیە بۆ خزمەتکردنی ئیسلام و تۆ ئەوەتانی کۆتایەتەکەش شەهیدە بیت و ئیمامی عومەرە فەرمێت ئەڵێ تەمەنای ئەوە ئەکا کە ئەگەر لێی دەرچێ بەوەی کە نە لەسەری کەوت بێ نەبۆشی نووسرا بێ بە معنایەکی تر یان ڕازی بۆ بۆی کە ئەو هەموو جیهاد و هەوڵ و تێکۆشانەی کردووە تەمەنای ئەوەی کردووە کە ئەگەر اختیار بدرێتە دەستیوە نە لەسەری نووسرا بێ نە لەسەری نەبۆی نووسرا بێ بەوە ڕازی بۆ کە یعنی بەو شێوازە لەگەڵ ئەو هەموو ئیحسان و چاکە و چاکەیە کە کردوێتی ئەم گەنجە کە ئەوێ بڕاتۆی ئیمامی عومەر تەماشایەکی ئەکا تەماشاکە جلو بەرگەکەی هەر لە درێژە لە خواری ینی لەو حەدەی کە شەرع دیاری کرد درێژترە پێی ئەڵێ لە خواری کەعبەینەتی پێی ئەڵێ ئیمامی عومەر ئەڵێ ئەو جلو بەرگەت بەرزکەرەوە هەم بۆ جلو بەرگەکەت پاکترە هەم ڕزای خوای پەروەردگاری زیاتر تایە ئەمەیەکی لەو دەرزانەیە کە وەرە ئەگیرێ ئیمامی عومەر ها تەماشاکە لێراشە تەمان ئومەتێک لە بیری لە حاڵی ئومەتێک شەکات و بەڵام لەو لەحزەیە تەماشاکە ئەو مخالەفە جوزئیەش ئەبینێ باسی ئەکا یەکی لەوە چێ بڵێکاکەوە کەی وەختیەوەی نا ئیمامی عومەر وەسیەتەکە بۆ مهاجرین کە لەگەڵ مهاجرینە زۆر چاک بوون وەسیەتەکە بۆ ئەنسار لەگەڵ ئەنسار ئەوەن وەسیەتەکە ئەعراب وەسیەتەکە بۆ ئەعراب و دەشتێکیەکان کە ئەوانە مادەی ئەسڵی عەرەب بوون ئەوە بوون باسییانەکە باسی ئەمسار وڵاتانەکە باسی ئەوانەیەکن کە یەهود و نەساران و عەهدیان هەیە هەن لە زمەی دەوڵەتی ئیسلامی باسی ئەوە کە ئەو شەش نەفەرە ئیمامی عوسمانی ئیمامی عەلی سەعد بن وەقاس عەبدوڕەحمانی کوڕ عەوف زوهەیر کێکێمانە لەمانە هەڵبژێرن یعنی ئوموری عام و گشتی و گرنگەکانی ئومەت وای لێ ناکات لە کاتێک مخالفەیەکی سونەت بکە ئەوەیشی پێ بڵێ شخصی وا هەیە کە ئەڵێ کاکە بەس لەو ئومورە سیاسی و گەورە و قەزایە ئومە قسە بکرێن نا خۆ تەماشاکە ئەو لەحزەیە کە مخالفەیەکی بینیوە لەو گەنجە ئەمە وای لێ نەکرد هەم ئومەر عامەکانی باس کردووە هەم ئەوەشی بینوەیەک لەحزە و چۆن پیامبەر لە ژیانی خۆیە هەموو سونەتەکانی بۆ ئێمە جێهێشتووە هەموو شتە گەورەکان هەموو شتە وەسەطەکان هەموو شتە فروع و ئوسوڵی بۆ ئێمە باس کردووە ئێمەش کەس تەرکردنی سونەت نەکاتە قیاسی وڵات سونەت تەرکەکەم بەبرێ من خەریکی ئیشی ئومەتم خەریکی ئیشی ئومەتی مانع نییە تۆ سونەتەکانیش بکەیت تو هەر نوێژەکەی لە نوێژەکان بە سونەت بیکە عیبادەتەکان بکە باقی ئومورەکانی تر جا بۆیە ئەم مەوزوعی ئیمامی عومەر قەزەیەکە گرنگی چیرۆکەکەی گرنگی زۆر تایە ئەو چەند ڕۆژەی کە کۆتایی ژیانی ئیمامی عومەر بووە و من تەرکیزەکەمە سەر ئەو خاڵی کە باسمان کرد ئینسان هەرچی لە قەبەکە هەتە ناوت مامۆسای ئاینیە ناوت بانخوازە ناوت چ ئوموری دنیایی بە پەرلەمانی ڕئیس وزەرای ڕئیسی وڵاتی هەر ناو نیشان شتێک تەیە هیچ ناو نیشانێک لە قیامەتە ئیسفادەی نییە بۆ عەبد ئەگەر عەبد لەگەڵ خوای پەروەردگار ڕاستی نەکردوە و
بە جوانی دەستی بە ئیسلامەوە نەگرت بێ. صلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين.